دوای هەڵسەنگاندن دۆخی کۆرۆنا، دوای هەڵسەنگاندنی دۆخی خوێندن، بڕیاری دراکەوە خوێندن لە دام و لە هەموو قوتابخانەکان و زانکۆ پەیمانگەکان وەکو خۆی بەردەوام دەبێت بە ڕەچاوکردنی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی. ئەو یادانەی کە لە مانگی ئادار یاد دەکرێنەوە، تەمان ئەم یادانە بەرز ڕادەگیرێن، بەڵام بەبێ گردبوونەوەی جەماوەری و داوا لە هەموو لایەنەکان دەکەین، بە تایبەت حزب و لایەنە سیاسیەکان کەەوە پابەندی ئەم ڕێنمایە و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ببن بۆ ڕەچاوکردنی تەندروستی هاوڵاتیان. دەسەڵات درا بە ژووری پارێزگاکان کەەوە ئەو بازگانەی کە لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان و پارێزگاکانی تری عێراق ڕێک بخرێنەوە و تا بتوانن کەم بکرێت و تەنها ڕێگا بە شاندی حکومی فەرمی و دیبلۆماسی بدرێت کەەوە هاتوچووی نێوان عێراق و پارێزگاکانی تری هەرێمی کوردستان بکرێت، چونکە دۆخەکە وا دەخوازێت کەەوە ڕێکاری توندر وەربگیرێت لەم چوارچێوەیەدا. تەکید کرایەوە لەسەر ئەو ڕێکارانەی کە وەزارەتی ناوخۆ دەری کردوون، بە تایبەت مەسەلەی سزادان بۆ ئەو کەسانەی کە ماسک نابەستن سەبارەت بە ڕێککەوتن لەگەڵ بەغدا. ئێمە شاندەکە ئەمڕۆ یا بەیانی دەگەڕێتەوە بۆ بەغدا و ئەوەی کە پێویستە و ئەوەی کە شاندەکە باسی کردووە، گفتوگۆی کردووە، هەر هەمان ئەو پرۆژە و ئەو ئیتیفاقی کە پێشتر لەگەڵ حکوومەتی عێراق کراوە دەڕوات